اف پشمرگه بریندار لنخوشخانه که انقره لدوری کردستان به برینداری ارکو واجبا خویا اولی به جهتینه گوه که اف دبیجه ارکه که ویان اجتماعی جی پاراستن آخا کردستانه بو و اف نوکت ویره ده برینداره. پروسه درمان کرنا پشمرگه بریندار لنخوشخانه انقره بردوامه. وزیر تندرستی هریما کردستان ریکفت حمر رشید سردانا پشمرگه بریندار کرد. والله من ئامانجی سەردانەکەم ئەوەیە کە سەردانی ئەم پێشمەرگە قارەمانە بریندارانە بکەم و دەستخۆشیان لێ بکەم و بزانم چیان پێویستە و هەروە دەستخۆشیش لە وەزارەتی تەندروستی تورکیا دەکەم و ئەو بەڕێزانش کە کاکۆڤان و کاکتۆر جەمیل و ئەوانە کە وەفدی تەندروستی وەزارەتی پێشمەرگە و پەیوەندیەکانن لێرە کە توانیویانە ئەو پێشمەرگە بریندارانە بگەێنن هەروەها سوپاسی ئەم نەخۆشخانەیە و وەزارەتی تەندروستی تووشیاش دەکەم کە چارەسەر بۆم پێشمەرگانە دەکات دیارە پشمرگین کردستان جیب سردانا وزیر تندرستی کیف خوشن لیاف دبیجن بلا زیدتر گرنگی بروشا پشمرگین بریندار بیتدان. وەزیرها سەردانی کردین زۆر پێی خۆشحاڵ بووین کە بەسەری کردینەوە ئەم بریندارەکانی بەسەر کردەوە زۆر بەخێر بن سەرچاو کۆمەڵی بریندارین لێرە بە سوپاسەوە لەسەر ئەرکی وزارەتی پێشمەرگە ڕەوانەی دەروڵات کراوین بۆ بەمەستی چارەسەر ئەستا لێرە هەندێکمان چارەسەریان بۆ کراوە هەندێکیشی ماوە تەمەنا دەکەین هەمومان عیلاج بکرێن لەمێ بەڵام نیوەی لەمێ چارەسەری هەیە و نیوەی دیکەش ئەڵێ لە وڵاتی ئەڵمانیا تەمەنا دەکەین هەروەها وزارەتی پێشمەرگە خەمی ئەوانە بخوا کە چارەسەریان لەمێ نەبووە. گوری پروتوکول که ناوبر وزارت پشمرگه و وزارت تندرستی ترکیه ده دست پیکه ده 63 پشمرگه بریندار گشته بون انقره که حتی نا 37 جوان سلامت بونه و وگریانه کردستانی پروسه درمان کرنا 26 پشمرگه آنجی بردوامه. پشمرگه بریندار ین کل انقره تینه درمان کرن چاوکیوان لیه که دمک نیزیک ده بگهنه تندرستی خو لی چاوکیوان جی هیل برای جنگیه ددمکی ده که اپراسیون موسیلی جی نزدیک دبه. شوکت ترکی رودا انقره.